ڕۆژ دوای ڕۆژ ئامارەکانی توشبوون و مردن بە ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان ڕوو لە هەڵکشان دەکات و لە بەرامبەریشدا ڕەخنەکان لەسەر سێکتەری تەندروستی زیاتر دەبێت. نەخۆشخانەی قەڵای تایبەت بە توشبوونی کۆرۆنا سەرباری ئەوەی بە تەواوی پێداویستیەکانەوە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە، بەڵام تا ئێستا لەلایەن بەرپرسانی تەندروستی سنوورەکەوە نەتوانراوە بە شێوەیەکی باش و ڕێکوپێک بەڕێوە ببرێت و ئێستاشی لەگەڵ بێت بەدەست نەبوونی پێداویستی پزیشکی و دەرمان و کەمی پزیشک و کارمەندی تەندروستیەوە دەناڵێنێت. بەڵێ هەڵوەتە لەگەڵ زیادبوونی ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە سنووری دارەی گەرمیان نەخۆشخانەی قەڵا کە تایبەتە بە نەخۆشە گوازراوەکان لە ڕێی کارمەندانی تەندروستیەوە داوا لە من و چەند ژمارەیەک چالەکۆن ڕۆژنامەنووس کرا کە دەستێکی هاوکاری درێژ بکەین بۆ نەخۆشخانەی بۆی کەوت توشبوانی لە نەخۆشخانن لەژێر ئەو چارەسەرانی کە پێویستیان پێێت ئەگەر بێت و دابین نەکرێت ژیان لەدەستدەن بەداخەوە ئەوارکی تەندروستی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەی تەندروستی گەرمیان بیردابینی بکات بەداخەوە دەستی هاوکاریان بۆ نەخۆشخانە درێژ نەکردو ئەگەر چ درێژیانش کردی بۆکو پێویست نەبووە بێت تەمۆحیەوەی کە هەر نەخۆشە ڕووی کرداوێ هیچ پێداویستی و نەقسێکی نەبێ. هەرچەندە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسەکە لە گەرمیان مەترسیدارە و حکوومەتی هەرێمیش جگە لە تەرخانکردنی بڕی 500 ملیۆن دینار بۆ سنوورەکە هیچ هاوکاریکی تری نەناردووە لە کاتێکدا گەرمیان لە دوای سلێمانی و هەولێرەوە بەرزترین ژمارەی توشبوانی هەیە بە ڤایرۆسەکە. دیارە کێشەکانی تەندروستی گەرمیان چە تازە نین، ئەوە ئێمە لە ناوەندی کاری هاوبەشی ڕێکخراوەکان لە 4-5 ساڵی ڕابردووە بە دیاریکراوی لە 10 ساڵی ڕابردووە کاری زۆرمان لەسەر ئەوە کردووە کە ئەم کەرتە کەرتێکە لە ماوەی ڕابردووە پڕ بووە لە گەندەڵی، پڕ بووە لە دەخاڵەتی حیزبی، پڕ بووە لە دەستێوەردانی خراپ، پڕ بووە لە دەستکاریکردنی نائیداریانە. هەموو ئەم کێشەکەڵەکە بوانە و لەگەڵ هاتنی بەڕێوەبەری گشتی تازەی تەندروستی گەرمیانە کە بەداخەوە برادەرە کەرتەکەی وێرانتر کرد، بارودۆخێکی خراپتری دروست کرد. بەداخەوە خەڵک بۆ خێرخوازان ئێستا لە کەلار لە شێوازی شوراکانی ساڵی سەرەتاکانی ڕاپەڕین ئەنجومەنی جاجیان پێکێناوە، خەڵک هەبوو پێداویستی سەرەتاییەکانی نەخۆشی کۆرۆنا لە نەخۆشخانەی قەڵا کڕێ، خێرخوازە و پێداویستیانە دابینەکە بۆ کڕینی ماسکی ئامێری ئۆکسجینە دەستکردەکان خەڵک پارەکۆکاتەوە. هەموو ئەمانە ئاماژەی خراپ ئیدارەدانن. تەنیا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لە گەرمیان 10 هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. بەم ڕێژەیەش ژمارەی ئەو کەسانەی گیانیان لەدەستداوە بەرز بوویەوە بۆ 39 کەس. توشبوانی ڤایرۆسەکەش 1500 کەسی تێپەڕاند و ڕێژەی چاکبوونەوەش لە ڤایرۆسەکە 1/5 توشبوانە و تەنیا 332 کەسە. لە ماوەی ڕابردوودا چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕێی بەیاننامەوە هۆشیاریاندایە حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی لەوەی کە وەک ناوچەیەکی کارەساتبار مامەڵە لەگەڵ گەرمیان بکات، بەڵام تا ئێستا هیچ بەدەمەوە هاتنێک و گرنگی پێدانێک بە ناوچەکە لە ڕووی تەندروستیەوە نابینرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.